بێگومان کاریگەریەکانی کۆڕبەندی داڤۆس و ئەنجامەکانی لەسەر کۆی و پرسە گرنگانەی کە تەوەری سەرەکی کۆڕبەندەکەن بە بەشداری زیاتر لە 2500 سەرۆک و سەرکردە و کەسایەتی جیهانی گرنگ دەبێت و هەرێمی کوردستانیش لەم نێوانەدا پێگێکی بەهێزی هەیە کە توانێت کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت و جارێکی دیکە دەرگای دیپلۆماسی بەڕووی وڵاتانی جیهاندا بکاتەوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەنجام و کاریگەریەکانی ئەم کۆڕبەندە نێودوڵەتیانە بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان لێرە لەگەڵما. زۆر بەخێر بێ. زۆر سپاستان. دکتۆر سامان، کۆڕبەندی ئابووری داڤۆس ئەم جارە بە دروشمی هەماهەنگی لە جیهانێکی پەرتەوازەدا 53مین کۆڕبەندەکە دەبەسرێت. ئەم جیهانە پەرتەوازە چۆن دەتوانێت ڕاو بۆچوونی سیاسەتدا ڕێژەرانی دنیا لە کۆڕبەندێکی وەهادا کۆبکاتەوە چەندە گرنگە؟ تەمان خۆی ئەم کۆڕبەندە زۆر گرنگە، ساڵانە ئەکرێوەکو جەنابە ئاماژەی پێەیە، بە تایبەتی ئەگەر سێری بکەین لەم 3-4 ساڵی ئەخیرە لە مەسلەی یەکەم وەزعی کە بەحسییانە کرد ئێرهاب بوو. اینجا هاتە سەر مەسلەی کۆڤید، ئێستا یەکەمەکەی شەڕی ئۆکرانیایە. یعنی لەم قەیرانانە کە سەیرەکەی یەک بە دوای یەکە دروست بووە، عالم لە چی پەرتەوازەیەکە بە تایبەتی شەڕی مەی ئەخیر شەڕی ئۆکرانیا کە عالمی پەرتەوازە کردووە و بۆچوونەکان جیاوازە. اینجایتە مەسلەی وەزە هەیە، مەسلەی ئابووری هەیە، مەسلەی ژینگە. ئێستا دووهەمین خاڵی ئەم کۆڕبەندە ژینگەیە کە هەموو جیهانی گرتوتەوە و ئێمەشی گرتوتەوە لە هەرێمی کوردستان و ئەزانین وەزعەکە چۆنە مەسلەی ئاو کەمی ئاو و ئەوانە هەمووی تەسیری ئەو ژینگەیە و پاکردنەوەی ژینگە. ئەمانە هەمووی تەسیرێکی هەیە کە ئەم کۆڕبەندە لەسەری بڕۆن، کە جگەل لەوەی کە سەرۆک وڵاتانی تایە، سەرۆک وەزیرانی تایە، وەزارەتی خارجی و ئابووری و ئەوانەی تایە، هەندێک خەڵکی پسپۆریشی ئەکادمی تایە، چونکە ئەو پسپۆرانە ئەتوانن چاڕوونیە بن بەشیکردنەوەکانیان بۆ ئەم سەرۆکانە کە هەنگاوی چی بکرێت لەم ساڵە. ئەگەر سەیری گوێ لە قسەکانی سەرۆکی بانکی دەوڵەتی بکەین، ئەڵێت ئەم ساڵ سەختترین ساڵی ئابووریە بێت. لەبەر ئەوە نەسیحەتی ئەو بۆ ئەم وڵاتانە ئەوەیە کە ئەگەر ئەو پارانەی هەیە لە شوێنی خۆیان سەرفیکەن، شتی زەڕور زیام سەرف مەکەن، لەبەر ئەوە ئەبێت دەستگرن بەو پارەیەوە ئەم ساڵی پێتەواوکەن بێ قەیران. و ئێمەش لەم چوارچێوەیە هەرێمی کوردستانیش چۆن خۆی ئەدۆزێتەوە لەم چوارچێوەیە. گرنگی چوونی هەرێمی کوردستان و وەفدی عێراقیش، ئەگەر وەفدی عێراقی سێریکەی بە هەرێمی کوردستانەوە، سەرۆک کۆمار دکتۆر عەبدولەتیفە، دکتۆر فؤاد حسێنە تەیفە، و لە هەرێمیشەوە کاک ڕێزدار مەسرور بەرزانی چووە. 175 ئەم وەفدە کووردە. ئەوە گرنگی خۆی هەیە لێرە. ئێمە چۆن ئەتوانین ئیسیفادە بکەین لە بۆچوونی ئەم وەفدە و هەروەها چی بکرێ بۆ هەرێمی کوردستان، ئەو کێشانە چییە و ئێمە چۆن خۆمان دۆزینەوە لەم کێشانەی دەوڵەتیە، ئێمە چۆن ببین بە معادلەیە. هەرێمی کوردستان توانێتی کەڵک لەو دەرفەتانە وەربگرێت. ئەمە یەکەم کۆڕبەندی نێودوڵەتی نییە، لە کۆمەڵێک کۆڕبەندی دیکەشدا هەرێمی کوردستان بەشدار بۆ. چۆن توانێتی ئەمە هەلە بخۆزێتەوە بۆ برژەوەندی هەرێمی کوردستان؟ وەکو پێم وتی مەسەلەن لەگەر چینەوە جارێکی تر لە شەڕی داعشە هەرێمی کوردستان شەریکێکی فعلی و ئەسڵی بوو، هەستاکن ئیستاش ئەو یارمەتیانەی کە هێرا ئەو ئەهەمیەتەی را بە هەرێمی کوردستان ئەوە هەر ئیستمراری کردووە. ئەگەر بێتە سەر مەسلەی کۆڤید، هەرێمی کوردستانش دەوری هەبووە کە ئەوەی کە خەڵک بپارێزیە کە ببێ بە بەشێک لەوە. ئیم ساڵیش مەسلەی جگەل لە وەکووتم لە شەڕی داعشە کە تەسیری کردووە لە مەسلەی ئابووریە، یعنی مەسلەی وزە کە ئێستا زۆر گرنگە بۆ جیهان کە مەسلەی سەرچاوی وزەکان دۆزرێتەوە و ئێمەش لێرە دەورێکمان هەیە. ئێمە ناڵێ توانێت بێتە سەرچاوەیەکی وزە، توانێت بێتە جێگرەوەی ئەو بۆشایی کە لە ئەنجامی شەڕی ئۆکرانیا رووسیا و قەیرانی وزە دروست بووە. ئەتوانێت بەشێک بێت، ناتوانێت جێگر بێ، بەڵام ئەتوانێت بەشێک بێت. طبعاً لە نەوتا ئێمە ئینێرین و بەشێکین لەوەی کە یارمەتیین بە پێی توانەکانی خۆمان و ئەوەی کە ڕاتە دەرەوە. ئەوان مەسلەی سەرچاوی غازیشانەوێ، ئەو غازەش وا خەریکن. طبعاً کاتی ئەوێت ئەبۆری ڕاکێشرێت، بەرهەمەکان زیاکرێت، ئێمەش ئەتوانین دەورمان هەبێت. ئەوانە هەمووی دەور هەبێت. اینجا جگەل لەوەش هەرێمی کوردستان لە شانووی سیاسەتە.
ئەم کێشانە چۆن ئێمە خۆمان بتوانین کێشەکانی خۆمان جگەل لە کێشەی ناوخۆ با بخێنێ لەگەڵ عێراقا لەگەڵ ناوچەکە چۆن خۆمان بگونجێنین ئەو مەترسانەیە کە لەسەر هەرێمن لەگەڵ سەرۆکی وڵاتەکانی کە باس بکەین بۆیان ڕوونکەینەوە ئێمە ساتێکە چی مەشاکیلێکمان هەیە قەیرانمان هەیە چۆن بتوانین لە ژینگەیەکە کە هەمووی دژێتی خۆی پاراستووە توانیوێتی بە سیاسەتی حەکیمانەی سەرکردەکانی کورد توانیوێتی خۆی بپارێزێ لەم ئاگرەی دەوروخولی چونکە ئەم هەرێمە قەوارەیەکی تایبەتی هەیە چ بۆ ئەمریکا چ بۆ دەوڵەتەکانی کەش لە ڕووی ئەوەی کە فرەیی تایە فرە حزبایەتی تایە فرە کۆمەڵایەتی تایە فرە دیانەتی تایە پێکەوە ژیان جوانی ئەم کوردستانەی کردووە ئەمە ڕنگانەوەیکی جوانی یاوەتەوە لە دەرەوە بەڵام چۆن بیپارێزین ئەوە زۆر گرنگە و ئەم کۆبوونانەی سکەرۆکی حکوومەت دەیکا لەگەڵ ئەو جیهاتانەوە کۆبوونەوەکانە کرێ و لە بەشێک لە پەنەڵەکانە سەرۆکی حکوومەت بەشدارە بێت و ئەو ڕوونکردانەوەیە و چۆن ئەتوانێت دەوری هەرێمی کوردستان زیاتر پتەوتر بکرێ لەسەر شانۆی جیهانە چونکە ئەگەر ئێمە بتوانین ئابووری ئەم دەوڵەتانە بە خۆمانەوە بەستینەوە کەواتە ئێمە پشتگیری زیاتر بۆ ئەم هەرێمە دروست دەکەین لە ڕووی ئابووری و سیاسی. هەرێمی کوردستان ئەو پێگە سەقامگیر و بەهێزەیە کە بتوانێت ئەو پردە پەیوەندیە لە نێوان ئابووری وڵاتانی زلهێز لەگەڵ خۆی دروست بکات. هەنگاوەکانی تا ئێستا چۆن دەبینن لە چ ئاستێکدا دەبینن؟ بەڵێ ئەتوانێت بەڵام بە شەرتێک ئێمە ناخۆی خۆمان مشکلەکەی ئەگەر ناخۆی خۆمان بەهێز بکەین بتوانین بەڵێ ئەتوانین ئەو پردە دروستکەین چونکە خەڵکەکە ئەزانێت تەماشاکەی سەرۆکی حکوومات سەرۆکی جەمهوریەکان هەمووی یەم بۆ ئێرە کاچن بۆ بەغا سەردانی ئێرەکەن بۆ گرنگی ئێرە دەرەکەوێت و ئەو پردە ئەتوانین دروستکەین بە شەرتێک ئێمە خۆمان لەگەڵ پێویستەکانی دەوڵەتانی چۆنەڵی جیهانە خۆمان ڕێبخینەوە کە بتوانین ڕاهێنکێشین بۆ هەرێمی کوردستان چونکە ئەم پێکەوە ژیانە ئەم ئەمن و ئاسایشە لە ناوچەکان نییە ئەگەر سەوریکی لە تورکیا مەشاکیل هەیە لە ئێران هەیە لە عێراق خۆی هەیەی لە دەوڵەتەکان بەڵام لە هەرێمی کوردستانە توانیمانێ خۆمان بپارێزێن لەسەر ئەو هەموو مەترسیانەی کە لەسەرمانە. باشە پێگەی جیۆئۆکۆنۆمی جیۆسیاسی جیۆستراتژی و جوگرافی هەرێمی کوردستان لە کەنداو لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆز لەگەڵ بوونی تورکیا سووریا و ئێران لە دەوروبەری و ئەو ململانێت توندانەی کە لە ماوەی ڕابردوودا بینیمانە بەلای وڵاتانەوە ئەوەندە گرنگە کە هەرێمەک و قاوارێکی سیاسیدان پێدانرا و بانکێشتی ئەو ناوەندە نێودەوڵەتیانە دەکەن ئەمە لە ئەنجامی ئەم مێژوە دوور و درێژەدا تا چەند دەتوانیوێتی کاری لەسەر بکرێت لۆبیگەریمان چۆن بووە؟ طبعاً ئەگەر گرنگ نەبووە بۆ ئەوان ئەم قاوارەیە گرنگ نەبووە و بەهێز نەکرایە ئەوانش داوت ناکران چونکە هەرێمێکە کە توانیوێتی جگای خۆی بکاتەوە لەسەر شانۆی سیاست و دنیادا جگەل لە ئابووریا بەڵام هەوڵدانی کەیەوێت زۆری ئیشی کەمانەوێت چۆن ئێمە بتوانین ناخۆی خۆن بنەی تحتی ئێمە بەهێز بکەین لە ڕووی چۆنەڵی اقتصادیەوە معاملەکان زیاد بکەین ئیشی کار زیاد بکەین بۆ گەنجان ئەمانە هەمووی هەنگاوە حکوومەت ئەبێ بینیە بۆ ئەوەی بتوانین کە خەڵکی کە زیاتر ڕاکێشین ئێمە بتوانین سیناعاتی دەوڵەتەکانی کەم بێن لێرە ئیشکەن لێرە معامل بکەنەوە هەم هەلی کاریش بۆ ئەوان هەم بۆ ئەوانیش چونکە مەصرفی دەستی کاربەکە لێرە هەرزانترە لە شوێنی تر عرض هەیە وڵات هەیە ئەتوانن لە هەموو شوێنێک کار بکەن بە شەرتێ ئێمە ئەمن و ئاسایشەکانیان بۆ ئامادە بکەین و هەروەها بتوانین ئەم چۆنەڵێ ئەم فڕۆکەخانانەی کە هەمانە زیاتر بەکاری بێنین چونکە بەڕاستی فڕۆکەخانەکانمان هەر بۆ تارە نییە ئەتوانێت بکرێت بە هەبێک بۆ هەموو جیهان لە باتی بچێتە دووبەی و سەرکەوێتەوە بۆ ئاسیا لە ئەوروپاوێتە ئێرەوە ئەچێ بۆ ئاسیا لە زۆر ڕۆ ئەتوانین ئیسیفادەی لێ بکەین ئەوەی چەکە لەو شتانە لە ڕووی عسکەریەوە ئێمە مەسەن داواکاری پێشمەرگە کە یەک بگرێتەوە هەموو داوان لێکن بەڵام ئەمە کە نەکراوە ئەوە زەرەر لە خۆمانەینە سبەینە کەس ناتوانێت گلەی لە ئەمریکا بکە و لە بەریتانیا و هۆڵندا و ئەڵمانیا کە بکشێنەوەڵە کاکە ئێمە چیتان لێ بکەین ئەوە لە نەوە یەکەوە ئێمە پشگیری ئەومان کردووە هەتاکون 2023 ئێوە خۆتان کە ڕێک نەکەون گلەی لە ئێمە نەکەن لەبەر ئەوە ئەو هەنگاوانە زۆر گرنگە پتەوکردنی ناوخۆی خۆمان بۆ ئەوەی ئەوان ڕاکێشین بۆ
هەرێمی کوردستان و گەشە بین بە هەرێمەکەمان. زۆر باشە بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 سپاس.